سلااو بەڕێزان، پێم خۆشە هەندێک بە تەفاسیل قسە لەسەر مەوزوعی بەردەوامی کێشەی بینی هەرێم و بەغدا بکەم. پێشتر لە فەیسبوک بۆ پۆستی جیاجیا کردومە، بەڵام ئەمان تۆزێک ڕەنگە دوور و درێژتر بی و ئەوانەی کە تااقەتیان هەبێت لەگەڵ بمێننەوە، چکە دەمێت بەڕاستی وێنەی ڕوونتر لەوەی کە تا ئێستا ئەمە دەیبینین دروست بکەین. بەڕێزاوە پێشبینیمان کرد ئەو لیژنەیەش کە حکوومەتیانی سوودانی دروستی کرد لە کۆبنەوەی سێشەمەی ڕابردوو بۆ چارەسەری کێشەی موچێهرێم، خەریکەش بە تەواتی شکست دێنێت. ئەمڕۆ قەرار بدۆن کۆبنەوە بکەن بە پێی بڕیاری سوودانی دەبوو لە 48 کاتژمێر کێشەکە یەکلاکردنەوە دەبوو ئەوڕۆ راپۆرتێک بدەنە سوودانی و سوودانیش پێش ڕۆژی سێشەمەی داهات و قەراری کۆتایی بدا لەسەر مەسەرەکە، بەڵام وا دەردەکەوێت بەڕاستیش شکستی هێناوە. بەڕێزان، سوودانی یا حکوومەتی عێراق ئێستا هەمان تاکتیکی پێشووی حکوومەت هێرێم بەکاردێنێتەوە، ینی ڕاستپاردنی لیژنەوەوانە پێشتریش وا بوو حکوومەت هێرێم کە وەزعی باش بوو کە خۆی نەوتی دەفرۆشت، هەر شتێک دەبوو با لیژنە دروستکەین و پێک بینەوە، بەڵام هەر دەڕۆی وەزعەکە بەبێ ئەوەی هیچ چارەسەر بتاوکو بە وەستانی نەوت و لە 23 کە بە زەبری بڵێن یاسای نێودەوڵەتی و دادگای پاریس و دادگای فترالی هەناری نەوت وەستا. ئێستا کێشەکە بەڕاستی ئەمە دەبێت تێبگەین لە هاو کێشەی نەوتی کوردستان سێ خاڵ زۆر گرنگە کە بەرژەوەندیەکانە. یەکەم بەرژەوەندی ئەو کۆمپانیا گەورانەی کە بە حساب نێودەوڵەتین کە ئەپیکۆر نوێنەراتیان دەکات، بەرژەوەندی ئەوانە. دوای بەرژەوەندی پاڵاوگە و ئەو بڵێن پاڵاوگانەی کەوا نەوتی کوردستان دەپاڵێون کە وەک پێشتریش باسم بە نرخێکی زۆر، بەرژەوەندی ئەوان ڕەچاو دەکرێت. سێم ئینجا بەرژەوەندی موچەخۆرانە. لە ماوەی ڕابردوو کێشەی تقریبەن ئەوەی گروپی ئەپیکۆر هەل کرا بەوەی کە کرا 16 دۆلار لەو ڕۆژانش مەوزوعی ملیار دۆلارەکەش تا ڕادەک هەل کرا، بەڵام ئەم جارە کێشەی دروست کرد ئاستی دووەم کە بەرژەوەندی پاڵاوگەکانە کە ئەمانە پێشتر کە و پاڵاوگانە دروست کراون کە هیبەرپرسانن، تەبان هیچی حکوومەت نییە، لەسەر بنەما دروست کراون کە بە پارەی زۆر نەوتی کوردستان بۆ حکوومەت و پاڵەونیان بەخۆیان بکردنەوە بیفرۆشن. ئێستا تقریبان بە حدودی 30 دۆلار دەیکردن لە ئەپیکۆر و بە خۆشیان دواتر دەی پاڵێون بە حدودی 80 دۆلار بەرهەمەکان دەفرۆشن بەلای کەمی، لە هەر بەرمیلێک 50 دۆلار قازانج دەکەن. بەڵام بەو داواکاریانەی بەغدا بێت کە یانەوتە بڕێک کەمیان دەدات یاخود دەڵێ خۆم بەرهەمە ناوخۆیەکانتان بۆ دابین دەکەم، کە بەڕاستیمە ڕاستە خۆ لێدانە لە بەرژەوەندی ئەو کۆمپانیا. بۆیە ینی هەتا کێشی ئەوانش هەر نەکرێ نایەت ئاسێم ئینجا بەرژەوەندی موچەخۆرانە فەرمانبەران وڵاتیان هەرێمی کوردستانە. لەبەرەوە بە هەموو ئاماژەکان ئەوەن کە بەڕاستی حکوومەتی عێراق ئەم جارە ینی زۆر توندە و چەند جارە بە تەداخلاتی سیاسی کۆمەڵگەی نێودەوڵەتی ئەوانە تا ڕاددەک کێشەکە بە کاتی لەو چەند مانگەک چارەسەر دەکرا، بەڵام دوای سەری هەڵدا. بەڵام ئەو جارە بەڕاستی کەس خۆی لێ ناکاتە خاوەن، ینی بەڕاستی ئەمریکا سیاسەتی نوێی ئەمریکا لەگەڵ بەهێزی ناوەند ئێستا دوێنێ قسەی کە نوێنەری ئەمریکا لە سووریا کردی کە گوتی فیدرالی بە کەلکی عێراق و سووریا نات، ئەمە قسەکە زۆر ئاماژەی تێدا و پەیامیشە بۆ حکوومەتی هەرێمی کوردستان و حیزب دەسەڵاتدارەکان کە چیتر بەتەمام مەبن. ئێمە پێتاوابی ئەمریکا لەبەرەوەی کنسوڵخانەی گەورەی هەیە لە هەولێر مانای وایە حکوومەت پشتیارە حکوومەت هەرێم دەگرێت بە بەرامبەر بەغدا. لە ڕیفراندۆم چەند پشتیوانی حکوومەت هەرێمی کرد، بەخوای لە ئێستا شارەوەندە دەیکا و بە پێچوانەوە ئێستا زۆر تەرکیز لەسەوە دەکەن کە دەبێت بەغدا بەهێز بکرێ و ئێران ئێستا دوای ئەو لێدانە پێیان وایە ئێران تا ڕادەک لاواز بووە، کاتیەوەیە مەرکەز حکوومەتی عێراق بەهێز بکرێەوە. ئەوان پشتیوانی ئەو خەتەی دەکەن کە خەتەکە دەوێت لە ژێر هەژمونی ئێران دەرچێت. بۆیە لە معادلە کاریم کوردستان کاریگەری گەورەی نیە، بۆیە هەموو ڕۆژی هەڕەشەی کشانەوە بەڕاستی شتەکە بێتام دەکات، یعنی هەموو ڕۆژە ڕەش دەکشێنەوە بایکۆت دەکەین وا دەکەین ئەوانە هیچ بە بڕوای من لە کۆتاییدا هیچ سوودێکی ئەوتۆ نیە. چارەسەری کۆتایی ئەوەیە کە دەبێت لەگەڵ بەغدا ڕێککەوی و ئەوەیە کە دەبێت دەست لە بەرژەوەندی کۆمپانیەکان هەڵگری. بەڕاستی ئێمە کێشەی ئێمە ئەوە نییە بڕێ قەوارێ هەرێم لە خەتەربی نازانم کوردستان وا وەزعی نێودەوڵەتی خراپەوەی جوانە. بەڕاستی ئێستا ئەوەی لە خەتەرە بەرژەوەندی حیزبی کۆمپانیەکانە، چونکە بەو وردەکارێکە عێراق داوای دەکات بەڕاستی بەرژەوەندی کۆمپانیەکان دەکەوێتە خەتەر، لەبەرەوەی هەم کۆمپانیا نەوتەکان هەم غێر نەوتوانی لە خاڵە سنوور وانێ بە شێوەی جۆرا زۆر
سوود لە داهاتی کوردستان هەمویان بەرژەوەندیان لە خەتەر لەبەرەوەی ڕێککەوتنەکە بەڕاستی داواکاریەکانی بەغدا مەسەلەوەی کە خاڵی ڕادەستکردنی 200 میلیارد دۆلاری مانگانەیە لە داهاتی ناوخۆ ئەمەش بەڕاستی لە کاتێک دەستا کە 50 میلیارەکەیە بڕواتان هەوی بەڕێزە ئەو 50 میلیارش بە پێی زانیاری مانگانە بە زەحمەت کۆ دەبتەوە یعنی هەتا بێچێتی لە برەی داری سلێمانی بەشک دەنێری لە هەولێر بەشە کۆ دەکرێتەوە لە دۆک و زاخۆ بەشک یعنی ئەو 50 میلیارە زۆر بە زەحمەت کۆ دەبتەوە زاوە چون لەبەرچ لەبەرەوەی بەڕاستی بەرژەوەندی کۆمپانیاکان و ئەوانەی تێکەڵ بوو بەرژەوەندی حیزبی و پارەی حیزبی ئەوانە لەبەرەوە یعنی و مەسلەی تەوتینش هەلێگەڕێکە حکوومەتێرێم قەتعیە ناچێتە ژێربار بۆیە یعنی هەموو ئەوانەی کە دێنە ناو کێشەکە مەسەلەن بۆ نمونە بەرپرسانی حکوومەتی عێراقەتان نوێنەرە کوردەکان ینی بەرزن ئەگەر سەرنجاندابی لە کۆبوونەوەی ئەخیری ئەنجومەنی وەزیران قسەک بە ناوی وەزیرە کوردەکان بڵاو بووە کە گوتیان خەر خەڵکی کوردستان موچەی نییە وەزعیان خراپە و لە ڕووی ئینسانیەوە دەبێ شتێک بکرێت لە بۆیان ینی ئەمە ئەگەرە تو لێک لە سیاقەکەی وەریگری ینی چیە ینی ئەوانە پێشتر قسان کرێت مەسەی لایەنی قانونی و لایەنی ئیداری و مالی ئەوانە هەمووی حەق بەلای بەغدا بووە کە تو هیچ بەدەست نابینزە دەست دەکەی بە پاڕانەوە و دەڵێ وەزعمان خراپە و خەڵک وەزع خراپ بۆیە بە دڵنیاییەوە ئەوەی من تێبگەم ینی بەڕاستی ئەو جارە بەغدا ناچێتە ژێربارەوە هیچ فشارێکی ئەو تۆشی لە سەرنێک باسم کۆمەلگای نێودەوڵەتی بەتایبەت فەشەلی هەرێمی کوردستان هەژ مانگە انتخابات کرا کوا پەرلەمان تەشکیل بووە ئەوە 3 ساڵە ئەمە بێ پەرلەمانی 3 ساڵە بێ حکوومەتی یاساین هەموو دامەزراوە جیهان دەڵێ لە ڕووی یاسایی و ماوەی بەسەر چووە شەرعیەتی نەماوە بە پێچەوانەوە بەغدا هەموو شتی لە شوێنی خۆیتی بۆیە کۆمەلگای نێودەوڵەتی ئومێدی بە کوردستان نەماوە من شتێکشم لەسەر نووسی بەڕاستی ئەوان لە دوای 2004 داویست عەرەسەزاریم کوشام بکەن نمونەی جوان بۆی کە عێراق چای لێ بوو بەڵام لەوان دەرکەوت بەعکسەوە سا بەغدا خەریکە دەبتە نمونە جوانەکە هەرێمی کوردستان هەر فەشەل دەین ینی اینجا خەتای چیە و چێ بە ئەنجامی انتخاب ڕازناوی ئەو شتێکی کێ بەڵام لە کۆتاییدا وێنەکە ئەو هەیە و ئەمە بەخۆمان کە لە ڕێکخراوەکان و لەگەڵ ڕێکخراو نێودەوڵەتیەکان تەعامل دەکەن و لەگەڵ کونسوڵخانەکان دەیان بینین هەموو ئاماژەکان بۆون ڕاستی پێتان سێنێ ماوە کونسوڵخانێک لە مۆدە لە کوردستان دابکرێن ئیشەکان گچکە بکرێتەوە یعنی مەسەلەن بیکەنە شتێک بەس کلتوری یانیسکە دیداری سیاسی و ئان ئەنجام نادەن بۆیە بە کورتی پوختیەوەی سەرتان نێشێنم هیچ لەو ئاماژانێکان لە قازانجی حکوومەت هەرێمی کوردستان نیە و ئەو عنادیەش کە دەیکرێ بەڕاستی ئەوان ینی دوود مۆدالی زەرر دەکەن یان لەوەی کەوا پێگەی حکوومەت هەرێمی کوردستان زعیف دەبی پێگەی قەوارەی هەرێم بەڵام ئێستا کە بەڕاستی کۆمپانیا شەکانی خۆیان دەڕوا و ئەوەی کە زەرری کردو ئێمەی و لە کۆتاییدا بەڕاستی هیچ چارەسەرێکیکەنی غەیری ڕازیکردنی بەغدا اینجا بەغدا چۆن ڕازی دەکرێت ئەمە بەڕاستی پێویستی بە سیاسەتەکە کە بەڕاستی خۆی بە خاوەنی بەغدا بزانێت و نابێت لە فرسەت ینی ئەوانەیە بەغدا خۆ ینی خەڵکی نەزانین دەزانن کە سەڵاتدارانی هەرێم چاوەڕێ بوون کە لە ئێرانرا ئێرەش بگرتەوە زەخت لەسەر بەغدا بکرێ بەغدا شکست بینی جارەچکە فرسەت دروست بووە و دوای 2023 نەفت هەنار دەبکەنەوە و حساب لە بەغدا نەکەن و ئەو شتانە لەبەرەوە بەڕاستی بەڵامەوە سەری نەگر و سەریش ناگریت چونکە هەمووی ئێران و ئەمریکا ژووە ئەو منتیقەش هەموو کۆکن لەسەوەی کە نابێت جارش کە فەراغ ئەمنی لە عێراق دروست بکتەوە کە ئەمە بەڕاستی دەری دەخات کە تو دەپێویست بە سیاسەتەکە کە لەسەر بنەمای ئەوەی کە کورد خۆی بە خاوەنی بەغدا بزانێت لەوێ سیاست بکە و لە هەولێرە تو تهدیدکەی لە سلێمانی تهدیدکەی دەکشینەوە وا دەکەین و ینی فڵان موقف دەنوێنین ئەمانە هیچ بە دەردی خەڵکی کوردستان ناخوات و بە پێچەوانەوە زیاتر ڕۆژە دوای ڕۆکێشەی بین هەرێم بەغدا قوڵ دەکاتەوە بۆیە لە کۆتاییدا ینی خەبەری خۆش نییە بەداخەوە بۆ چەخۆران فەرمانبەران لەبەرەوەی وەک باسم کرد عێراق سوورە لە سەداوەکاریەکانی و هەموو ئەو لیژنان هەر شتێک دروست بوو بەڕاستی هەمووی کات کوشتنە لە کۆتاییدا فەشەل لێنی بۆیە بەداخەوە ینی باردۆخەکە خراپە هیوادارم ینی ئەو خەڵکانی کە تێدەگەن لە باردۆخەکە و عاقڵمەندن ئەگەر لە ناو حیزبە دەسەڵاتدارەکان هەبن ینی بتوانرێت ئەوان شتێک بکەن و پێچەوانە بەڕاستی هەم خەڵکی کوردستان هەم دەسەڵاتدارانیش ینی ئاسۆیەکی ڕوون لە بەردەمیان نییە.